یەکێ لەوانە بە شەو و بە ڕۆژ هەوڵی ئەوە ئەدات کە بنیادەم لە خشتە بەرێت، بانگەوازیەکە بۆ کوفر و بۆ شرک. ئەگەر لەوە سەلامەت بووی، شەریکت بۆ خوا قەرار نەدا، بەردپەرست نەبووی، قەبرپەرست نەبووی، دارپەرست نەبووی، یا جنپەرست نەبووی، ڕزگارت بوو لەوە موحید دەرچووی، چونکە هەوڵ و تەقەلای بۆ ئەوەیە. ئەوە لەو مەرحەلە وازت لێ تێنێ کە تۆ ئینسانێکی موحیدی، یەک خواتەیە ئەیپەرستی، هەچی عیبادەتەیە بۆ ئەو خوایەیە. دێتە سەر مەرحەلەی دووەم، شەیتان کردەوەکانت بۆ ئەڕازێنێتەوە، هەوڵت لەگەڵادا بتکاتە ناو بیدعەوە، بیدعە بکەی لە دینە. بۆیە عولەمای سەلەف فەرموویانە فكل مشرك منتقص لله وكل مبتدع منتقص لرسول الله صلى الله عليه وسلم. أو كسي هاواركات الدار برد، اعتقادي بدار برد هيا أو النقصانية ذات بالخواي جورو مهربان، چوك ألي خواي جوي ليمنية أما لخواني زق مكاتوا، چوك ألي خواي يكاويك شن كسان يكي يارمتي خوادا وكو أخطابي أربعة، أو النقصاني داوة بالخواي جورو إنساني مشرك وكو هي لم سردمدا، وهمو كسيكي مبتدع طعن أدا لبيغمبر عليه الصلاة والسلام. أي بيغمبر إخواتو دينت كامل نكر، هرچن يتونت فرموها هرچن إخواني فرموها بلا ما مشتكي چاكا وإيما أيكين، أو طعن اليدان لبيغمبر عليه الصلاة والسلام. هولا دا لقلتا بدعا بكي، أقر بدعا نكرت أم جادية مرحليكي تري كتاوانا قوركان بكي كبائر. ئەگەر کەبیرەتش نەکرد هەوڵەدا لەگەڵ تاوانە بچکەکان، ئەگەر تاوانی بچکەتش نەکرد هەوڵەدا لەگەڵ تا لەو شتانەی کەوا خێر و شەڕی تیانە لە مباحات مەشغوڵتەکە، شەو و ڕۆژ ناخەوێت. وەخوای پەروەردگار وعدی پێیداوە، قال أنظرني إلى يوم يبعثون قال إنك من المنظرين. وعد بێت تۆ ئەمێنیتەوە هەتا ڕۆژی قیامەت، ناش خوێت بە شەو و بە ڕۆژ هەوڵەدا خۆی و جوندیەکانی. قال فبما أغويتني لأقعدن لهم صراطك المستقيم. بەوەی کەوا منت گومڕا کرد ئەی خوایە ئەبێ لەبان ڕێگا ڕاستەکە بۆیان دابنشم. ثم لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم ولا تجد أكثرهم شاكرين. ئەبێ لە پێشەوە بێن بۆیان، لە دوایەوە بێن بۆیان، لە لای ڕاستەوە، لە لای چەپەوە، ئەبێ وایان لێ بکەم زۆربەیان شکری تۆ نەکەن. ولكن أكثرهم للحق كارهون ولكن أكثر الناس لا يعلمون بل أكثرهم مشركون. زۆربەی خەڵکی وایە، بۆیە فێڵ و تەڵەکەی زۆرە پێی نەخەڵەتین، چ شەیتانی جن بێت چ شەیتانی ئینس بێت، چونکە ئینسش شەیتانی هەیە من الجنة